بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی هەڵوێست ڕێژەی وازێنانی قوتابی لە خوێندن لە پارێزگای هەڵەبجە ڕووی لە هەڵکشان کرد و ئامارەکەش جێگەی مەترسیە. بەپێی زانیاریەکانی ناو راپۆرتەکە لە ساڵی خوێندنی 2021 بۆ 2022 تەنیا 271 قوتابی وازی لە خوێندن هێناوە، بەڵام بۆ ساڵی خوێندنی 2022 بۆ ساڵی 2023 ئامارەکە زیاتر بەرزبێتەوە و گەشتۆ بە 1311 قوتابی کە بە هۆکاری جیاواز وازیان لە خوێندن هێناوە. ئەگەر بێت و بە دوواداچوونی بۆ نەکرێت لەلایەن وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بە دوواداچوون بۆ ئەم بارودۆخە و بارودۆخی کەتی پەروەردە لە هەرێمی کوردستان بەگشتی وە لە هەڵەبجە نەکرێ مەترسی زۆری ئەبێ. ئەمانەش هۆکاری خۆی هەیە، بێگومان هۆکاری ئەم وازی هێنانە ئەگەرێتەوە بۆ ئەو بارودۆخەی کە لە کوردستانە دروست بووە لە ڕووی ئابووریەوە خەڵک ناچارەکە واز لە خوێندن بێنێ، دواتر بەهۆی ئەو بارودۆخە تایبەتی لە هەڵەبجە هەیە. ئێوە بینیتان لە ئامارەکانی ماڵبارکردن لەم شارە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبێ. شارەزایەکی بواری پەروەردە و داتاوامارانە بە مەترسی گەورە لەسەر کۆمەڵگە و واسی ڕۆشنبیری و هۆشیاری و نەخوێندەواری ناودەبات و دەڵێت پێویستە هەموو لایەنە پەیوەندیدارەکان هەڵوەستە بکەن و لێکەوتا خراپەکانی وازێنان لە خوێندن لە بەرچاو بگرن. بێگومان ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەوە پلانی هەبێت بۆ ئەوانەی کە دەرەچن ساڵانە، ئەمە ئاسایی لە هەموو وڵاتێکە حکوومەت پلانی هەیە کاتێکەوە کەسێک تەخەڕوجەکات یان دەرئەچێت لە زانکۆ یان لە کەرتی تایبەت یان لە کەرتی حکومیە جێی ئەکاتەوە دەرفەتی کاری بۆ ڕەخسێنێ، کەواتە نەبوونی دەرفەتی کار هۆکارە بۆ ئەوەی کەوا خوێندکار واز بێنە لە خوێندن، یان هەند زۆر کەسێ بەهۆی فەقیری و هەژاریەوە توانای نییە لە زانکۆکانی کوردستانیان لە زانکۆیکی حکومی ناوی دێتەوە درێژە بە خوێندن بدا. بە شێوەیەکی گشتی ئامارەکە بۆ گەشت قۆناغەکانی خوێندن وەرگیراوە. قۆناغی ئامادەیی و بنەڕەتی و پیشەیی پشکی زیاتری بەردەکەوێت و ژمارەکە لە هەڵکشاندایە. بەپێی زانیاریەکانی پەیام هۆکاری سەرەکی وازێنانی قوتابی لە خوێندن بۆ بارودۆخی دارایی و ئابووری و قەیرانەکان و خراپی گوزەرانی خێزانەکان هەروە مامەڵی خراپی دەسەڵات لەگەڵ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و دانەمەزراندنیان دەگەڕێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.